ئەو هێرشە دڕنانەی تورک ئەنجامیەوە دژی براو خوشکانمان ڕەشاوە زۆر منی نیگەران کردووە تەنانەت ئەگەریشی لە جەسەم بەراوە ئەگەر لاشەکەی ئەردۆگان بەبەردەما ڕاکێشە بیبینم ساڕێژ نابێ جۆرێک ساڕێژە بێ کە هەر چوار پارچەکەی کوردستانمان هاوکار و هاوپشتیمانیان بنسبە لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ ڕووی جەماوەریەوە اینجاش بۆ بنکە و بارەکەکانیان لە کوردستانە هەمووی بێت پەلامار بدرێ و تێک بکێنێ و نەمێنن زۆر پێویستە جێبەجێ بکرێت ئەو خوێنی لە ڕۆژاوا ڕژێت لە ئەنفالە ڕژاوە بەسەر ئێمە لە کچەی کیمیاویە لە کۆمەڵکوژی دژی گەلەکەمان بەدەستی ڕژێمی سەدامی گۆڕ بە گۆڕ ڕژاوە پێویستە بە هەر چوار پارچەکە نییە چیمان پێکرد بۆیان بکەین نردنی هێزی چەگار بێ یا مقاتعی بایکۆتی کاڵای تورکی بێ دەرکردنی قونسڵەکانیان بە تایبەتی منەبە داوا لە حکوومەتی هەورێمە کوردستان بۆ دەرسەوە سان دانیشتووە قونسڵی تورکیا دەرکە لاوەریل ئەوە تا ئیسرائیل سەفیری تورکیای دەرکرد یعنی خۆ ئیسرائیل جوولەکە شتێکە و کورتشتێکی ینی ئێمە ئەوەمان پێ نەکریانی کەواتە هیچ نین قۆنسڵی تورکیا دەرکریا شەریکاتەکان کۆمپانیەکانیان هەمووی دەرکریا بایکۆتی تەواوی کاڵا و هینەکانی تورکین لەلایەن بەزرگانەکانەوە بمکە بارەکەەکانی هینێکیانەیە نیە داواکاریێکیانەکەن چۆڵیکەن گەڕێنەوە بۆ وڵاتی خۆدان بوو ئەگەر نا پشتگیری ئەوواکەم گەلەکەمان میلەت بە پیر و گەنج و کوڕ و کتۆ پەلەمانێ بن بەشق بیانکەنە دەرەوە هیوادارم مۆسە باش بێت هەمومان هەرێک لە لای خۆیەوە پشگیری خۆی دەبڕێ بۆ بەرخۆدانی ڕۆژاوە هەمومان لە خۆ پیشاندانەکانە بەشدار بووین و ڕۆلیشمان هەبوو ئێمەکو خوێندکاری زانکۆ ڕۆلی خۆمانمان هەبووە و هەمووشمان پشگیری خۆمانمان دەربڕیەوە بۆیان لە ئێستای هەمومان بایکۆتی کاڵای تورکیمان کردو تەواوی ئەو گەنجانێکە لە کوردستان دەبن یا هەڵوێستێکمەوەیە کە یەکگرتوو بن یاوەکی کولی حیزبەکان بێن یەکتر بگرن بتوان پشگیرێک بکەن لە پارلەمان یا بخوان نیرویەک شتێک ئەگە پێویست بە بنێرن کە ئەو شەڕە کۆتایی پێبێت چون بەڕاستی ئەو گەنجانەی ڕۆژاواش هەروەک ئێمانە کوردن هیچ فەرقێک جیاوازەکان لەگەڵ ئێمە نییە ئێمە بۆ خۆمان هەر جوورێک پێمان بکرێ و بارودۆخە بێ و شەرایطمان هەبێ و خۆمان پشگیری دەکەین وڵا شتێکی زۆر باشە چون وەک دانرابوو لە تۆڕ کۆمەڵاتەکانیش هەر کاڵایەکی تورکی کە دەکردرێ دەبێت بە فیشەکێکە بۆ لایەکی کورد بۆ گەنجێکی کورد لێ ئیسفادە لێ دەکرێ وا باشتەکەن کاڵای کوردی هەر قەدەغەکرە نەکردرێ بەخصوص وەک باسش کرا هەر من وەک گەنجێکە خۆم شاید لە ئەنگری زۆر لە ئاهەنگە تورکیەکانیش بم مەسەلەن وەک ئیبراهیم تاتلیس بەڵام چون ئەو پشتگیری لەو حملەی ئەو تەرۆریستانەی تورکیا کرد لەلای منەوە ئەگە بە من بانەم دێشە چۆ بگرنە ئاهەنگەکانی ویش بەرەوەڵا داوا دەکەین ئێمە داوا دەکەین ئەگە بکرێ بێگانەنە لێرە ئیتر پاگایەکی بێگانن دەبێت بچێتە دەرەوە لە باشوور یا لە ڕۆژاوا لە هەر جێگایەک بن ئیدی خاک کوردستان ئەوە بە پێی مێژوو بۆ خۆی دیاری کراوە لە چۆڕ تا شوێیە ئیمە لای ئێوانە بەڵام ئێوان لای ئێمە نییە هیچ خاکێک یا هیچ پستێک لە خاکێنە